باسکردنە لە ئەزممویچێک لە شاعیرە لاوەکان کە پێشەوە کاکەیە یەکێکە لە شاعیرە لاوەکان وە دیار لە ئێستایەوە لە نوێترین ئەزمموی خۆیان کاری کردو لەسەر چامە کتێبێک لە ژێر ناونیشانی نەمرەڕێ کە باسکردنە لە ئەو کەسانەی کە لە ڕێگایان نەمر بوون واتە بە نەمری ماونەتەوە لە ڕێبواریە وەکەوەی ئاماژی پێکات باسکردنی ئەمیش لە چەقبەستوی مرۆڤ لە نێو دنیای تەکنەلۆجیا و جوڵەکانی مرۆڤ وەکو جوڵە ئاسایەکانی ڕابردوونیە بەڵکو جوڵەکانی هەمان ئەو جوڵە دووبارانن کە ڕۆژانە بە ئەنجامیانەگەێنێت ئەمە تێڕوانینی ئەوە وە دووتوی ژیانکردن و هەروەها لە ڕێگای تێکست و دەقەکانیەوە زیاتر ئاماژی پێکا کە لەم چامە کتێبە بڵاوی کردوێتەوە. بەڵێ ئەم بەرهەمە ئەزمونێکی نوێی ئەم شاعیرەیە کە توانیوێتی لە دووتوێ کتێبێکا کۆمەڵک لە بەرهەمەکانی جارێکتر چاپ بکاتەوە لەگەڵ ئەمەشدا ئەم بەرهەمە گەڕانەوەیە بۆ مێژوو و کار لەسەرەوە کراوە کە شعرانی پیرانی یارسان لە سێ قۆناغی مێژووی جیاوازدا خۆیان ببینەوە لە هونرانی یارساندا و دواتر تێکەڵ بە هەندێک لە شاعیرانی وڵاتانی ئێران و هند و چینیش جارێکتر بکرێتەوە بێگومان ئەمە ڕۆحانێکی بێلایەن دەرەخات کە لەم کتێبەیە خراوەتە ڕوو. ئەم بەرهەمە ئەزمونێکی نوێی شعری پێشەوا کاکەیە کە لە چامە کتێبدا خۆی دەبینێتەوە باس لە دنیای مرۆڤە کە جوڵەیەکی دیکەیە بە واتایەکی تر مرۆڤێکی ئامێرە و کەوتۆتە بەر سیستمی سەرمایەداریەوە. ئەم بەرهەمە گەڕانەوەیە بۆ مێژوو هێنانەوەی مێژوو شعری پیرانی یارسان لە سێ قۆناغی مێژوویی هونەرانی یارساندا و دواتر تێکەڵ بە هەندێک لە شاعیران و عارفانی ئێران و هند و چین دەبێت و ڕۆحانێتێکی بەلایەن دەداتە بەرباس. نەمرەڕێ بەڕێ دەست پێ دەکات و بە چیرۆکی ئەو ڕێبوارانەی لەم ڕێدا نمرێتیان چنیەوە و کۆتایی دێت. پیتەکان دێنەوە باس و لە شادی و بەختەوەری و ئارامی دەکات. زمان ڕۆڵی خۆی دەگێڕێت و بیر دەکاتەوە و دەکەوێتە ڕامانەوە کە هونەری شعر بهێنێتە نێو خۆی. ئەم چامە کتێبە لەسەر یەک بابەتی گشتگیر دەڕوات و پەلوپۆ بۆ چەمکەگەلێک لای هونەرانی یارسان دەهاوێژێ و دواتر دەڕواتە دەرەوەی خۆی و خۆی دەچنێتەوە.